میرنشینی بابان ئەو میرنشینەی لە هەناویدا سلێمانی هەڵگرت بوو. دەسەڵاتی بابانەکان بەسەر چەند بنەماڵەیەکدا دابەش دەبێت. هەرخێزانێک بەشێک لە ئیدارەدانی میرنشینەکەی بەردەکەوێت. ئەمە بەدەر لەوەی ماوەیەک قوڵایی دەسەڵاتی بابان دەکەوێتە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران. لا ڕۆژهەڵات دەسەڵاتداریان لە سنە و مەریوان تا ساڵی 1396 بوو. لا باشووری کوردستان لا بنەماڵی پێنجەم فەقێ ئەحمەدی دارشمانە دەبێتە دامەزرێنەرەوەی میرنشینەکە لە ناوچەی دارشمانەی پشدەر. سەرچاوە مێژوویەکان ئاماژە بەوە دەکەن کە فەقێ ئەحمەدی دارشمانە لەگەڵ میرانی ناوچەی شەمزینان سەر بە یەک خێزان بوون. هێزی فەقێ ئەحمەد لە ڕووبەڕووبوونەوەدا بە جۆرێک بەرز بووەوە کە بۆ یەکێک لە جەنگەکان بەرامبەر سوپای ڕووس بکرێتە سەر لەشکر. لەم جەنگەدا سوپای ڕووس کە لەلایەن ژنێک سەرپەرشتی دەکرا بە ناوی کەیغان دەشکێت و دەکەوێتە دەست سوپای فەقێ ئەحمەدی دارشمانە. لە دواتردا فەقێ ئەحمەد ئەو ژنە دەکاتە هاوسەری و بە یەکەوە میرنشینەکە بەڕێوە دەبن و سنووری دەسەڵاتدارێتی ئەو میرنشینە بابوونی دوو فەرماندەی وەک فەقێ ئەحمەد و کەیغان بەرفراوان دەبێت و بەشێکی گەورەی باشووری کوردستان و ڕۆژهەڵات دەگرێتەوە. دوای وەفاتی فەقێ ئەحمەد دوو کوڕی فەرمانڕەوایەتی میرنشینەکە دەکەن لە دوو ناوچەی جیاواز کە پشدەر یەکێکە لەو ناوچانە و دواتر میر عەبدەل لە ناوەکانی فەقێ ئەحمەد دەبێتە دەسەڵاتداری ناوچەی پشدەر و وەچەی ئەم میرە لە ئێستادا لەژێر ناوی میراودەلی کۆبوونەتەوە و دەچنەوە سەر فەقێ ئەحمەدی دارشمانە و سەر بە بابانەکانن. بەهۆی هەلومەرجی سیاسی بابانەکان ناوەندی بەڕێوەبردننی میرنشینەکەیان زوو گۆڕانی بەسەردا دەهات و لە شوێنێکەوە دەگوازرایەوە بۆ شوێنێکی تر. بەشێک لە ناوەندەکانی بەڕێوەبردن دارشمانە، بنگرد، قەڵاچۆلان، چوارتاو، کۆتاجار، سلێمانی. دەسەڵاتداری بابانەکان تەنها لە بواری سیاسیدا ڕنگدانەوەی نەبوو، بەڵکو لە بواری ئەدەبیاتدا دەیان ئەدیب و شاعیر و کەسانی زانایان پێشکەش بە کورد کرد کە لە ناویاندا نالی پاشای بەلاغەد و سالیم و کوردی بوونیان هەیە و دوای ئەوانیش چەندان کەسی تر. ئەو میرنشینە هەڵکەوتەی جوگرافی کەوتبووە باشووری میرنشینی سۆران و سەرباری باشوور بەشێکی دەسەڵاتەکەی دەکەوتە ڕۆژهەڵات. بەشی ڕۆژاوا تەواوی ناوچەی کەرکووکی دەگرتەوە لەگەڵ ناوچەی شارەزور. زنجیرەی بەشێک لە میرایەتی میرنشینەکە فەقێ ئەحمەدی دارشمانە، میر بۆداغ، بابا سلێمان، میر عەبدەل، خانە پاشا، خالید پاشا، سالم پاشا، سلێمان پاشا، محەممەد پاشا، عەبدوڵڵا پاشا، ئەحمەد پاشا، مەحموود پاشا، ئیبراهیم پاشا، عەبدوڕەحمان پاشا، مەحموود پاشا، سلێمان پاشا و بەکربەک. ئەمە سەرباری ئەوەی بەشێک لە میرەکان لە یەک خێزاندا بوون بە سەرپەرشتیار لە چەند ناوچەیەکی جیاواز. دادوەری گوندی مەڵکەندی ئیبراهیم پاشا ناوچەی مەڵکەندی فراوان دەکات و ساڵی 1984 بە ناوی سولەیمان پاشا بە دەوری مەڵکەندیدا شارێک بنیاد دەنێ و ناوی دەنرێت سلێمانی. لەوێەوە پایتەختیان ناوەندی بەڕێوەبردنی میرنشینەکەی بۆ دەگوازرێتەوە. بابانیەکان بەهۆی ڕێکەوتنامەکانی نێوان سەفەوی و عوسمانیەکان کەوتونەتە بەرداشی ئەوان. ماوەیەک لە ژێردەستی سەفەویەکان و ماوەیەکی تر لە ژێردەستی عوسمانیەکان بوون. ئەمە وێڕایەوەی لەسەر ئاستی ناوخۆدا لە ڕۆژهەڵاتی کوردستان شەڕی ناوخۆ دروست دەبێت لە نێوان میرنشینی بابان و میرنشینی ئەردەڵاندا و بابانەکان شاری سنە کە ناوەندی دەسەڵاتدارێتی ئەردەڵان بوو دەگرن. ساڵی 1922 عوسمانیەکان بە لەشکرێکی بەهێزەوە هێرشیان کردە سەر میرنشینەکە لە سلێمانی. دوای خوڵقاندنی کوشتارگەیەکی گەورە شاری سلێمانیان داگیر کرد. هۆکارەکانی ڕووخانی هەر میرنشینێکی کوردی خاڵی ناکۆکی ناوخۆیی و لە یەکدژی و یەکتر قبوڵ نەکردن هۆکاری سەرەکی هەرێسێنانی هەر یەکێکیان بووە. لە سەرەتادا هەردوو دەسەڵاتی عوسمانیەکان و سەفەویەکان بە جیا یارمەتی میرنشینێکیان دەدا لا دژی میرنشینێکی تر. وا خۆیان نیشان دەدا کە دۆستی ئەوانن، بەڵام ئەو شەڕەی کە خۆی بۆی نەدەکرا با کوردەکانی دەکرد. لە کاتی نەمانی میرنشینێک کۆتاییەنان بە میرنشینەکەی تر ئاسان بوو. لە ئێستاشدا کورد بۆ تا قوربانی هەمان منملانەی ناوخۆیی و بەرداشی سیاسەتی میراتگەرەکانی عوسمانی و سەفەوی کە خۆیان لە ئێران و تورکیادا دەبینن. شارەزایانی مێژووی ئەدەبی کوردی باسییان لە گرنگی میرنشینەکان کردووە بەتایبەت لە بابەت زمانەوانی و ئەدەب، چونکە بوونی ئەوان ڕوحکردنەوەیەکی تر بووە بەبەر زماندا. ئازار گەرچی لە زاهیردا نێگەتیفە و نەرێنیە، بەڵام وەک چۆن هزرمەند سپینۆزا دەڵێت ئەسڵ ئازارە، چونکە ئازار پێناسەی شتەکان بە دوای خۆیدا دەێنێت و توانای گۆڕانکاری هەیە لە شتەکاندا. کۆتاییاتنی میرنشینەکە گەرچی ئازارێکی قوڵ بوو بۆ خەڵک و بۆ شاعیران، بەڵام لەم ئازارەدا پەیکەرێکی گەورە لە ئازارەکان بیناکراوە لە نێوان ئەدیبان و شاعیراندا، بەتایبەت چامەکەی نالی و سالم بۆ یەکتر کە سەرباری ناسۆری ڕووخانی میرنشینەکە لە ناو ئەو چامەیەدا بۆ توێژەران زۆر تەوەر هەیە
کە کاری لەسەر بکرێ. قوربانی تۆزی ڕێگەتم ئەی بادی خۆش مرور، ئەی پەیکی شارەزا بە هەموو شاری شارە زور، ئەی لوتفەکەت خەفی و هەوا خواه و هەمدەما، وەی سروەکەت بەشارەتی سەرگۆشەی حوزور، ئەی هەم میزاجی ئەشتی تەڕ و گەرمی عاشقان، تۆفانی دیدە و شەرەری قەلبی وەک تەنور.